سەد ئامۆژگاری گرنگ بۆ کچان پێش چوونە ناو ژیانی هاوسەرێتی. یەکەم، هاوسەرەکەت خۆش بێت و خۆشەویستی تەنها وشەیەک نییە، بەڵکو خۆشەویستی کردارە. خۆشەویستی ناسەندرێت بەڵکو دەبەخشرێت. دووەم، گوێڕایەلی هاوسەرەکەت بە تا ئەو ڕادەیە کە خوا پێی خۆشە. سێم، نهێنی هاوسەرەکەت و ماڵەوەت بپارێزە هەتا لای نزیکترین کەسیشت بێت. چوارەم، ڕێگە بە کەس مەدە ئەگەر زۆریش نزیکت بێت، دەست وەرداتە ژیانت، چونکە تەنها خودی خۆتان خاوەن بڕیار و ژیانی خۆتانن. پێنجەم، هەمیشە خۆت بۆ هاوسەرەکەت بڕازێنەوە نەک بۆ خەڵکانی تر و گرنگی زیاتر بە ڕوخساری خۆت بدە لە ماڵەوە. شەشەم، دایک و باوکی هاوسەرەکەت خۆش بێت وەک دایک و باوکی خۆت سەیریان بکە. هەفتەم، هەوڵ بدە هەمیشە ئەو کێشانەی کە دێتە ڕێگەن بەهێمنی لە ماڵەکەی خۆت چارەسەر بکەیت و هەرگیز کێشەکانە لە دەرەوەی ماڵەکەت و خەڵک و هاتنە ناوەوەی خەڵک کێشەکان ئالۆزتر دەکات. هەشتم، هەرگیز درۆ لەگەڵ هاوسەرەکەت مەکە ئەگەر هەرچی درۆیەک لە بەرژەوەندیشدا بێ، واتە درۆی سپی، تا دەتوانی هیچی لێ مەشارەوە. نۆیەم، لەگەڵ هاوسەرەکەت بژی و ڕازی بە بەو ژیانەی تێیدا دەژی، لە خۆشی و ناخۆشی بوون و نەبوونەکانی هاودەمی بە، هەمیشە هەوڵ بدە لە ئازارەکانی کەم بکەیتەوە. دەیەم، ژنی زیرەک لە ماڵدا ئەو ژنەیە کە کاتێک هاوسەرەکەی تووڕەیە بەرامبەری ناوەستێت، بەڵکو وازی لێ دێنێت تا بە تەواوی ئارەمە بێتەوە. یازدەم، سوورمە بە لەسەر کە لە ڕقی خۆت ئەگەرچی لەسەر ڕاستیش بیت، چونکە پیاو ژنی کە لە ڕقی خۆش ناوێت گومانیش لەوەدانیە کە زۆر پێداگیری کە لە ڕقی دەبێتە هۆی تووڕەیی و نانەوەی ئاژاوە لە ماڵدا. دوازدەم، دوورکەرەوە لە گومان لە هاوسەرەکەت بەرامبەر کەسێک ئەگەرچی ئەو کەسە کەسێکی نزیکشتان بێت. سێزدە، بڕوا بە قسەی هەموو کەس مەکە کە بۆتی دەکەن سەبارەت بە ژیان و هاوسەرەکەت، جگە لەوانەی کە خۆشەویستن و خۆشبەختی تۆیان نامەبەستە. چواردە، زۆر قسە نەکردن لەگەڵ هاوسەرەکەتدا بە تەلەفۆن بەتایبەت لە کاتی ئیش و کاردا، چکە سەرڕێ ئەوەی لە کاتەکانی ئیشکردنی دەگرین لەوانەیە بەهۆی سەرقالبوونی بە قسەکردن لەگەڵ تۆدا و پەیوەزنەبوونی بە ئیشەکەیەوە لەو کاتانەدا هەڵەی زۆریش لە ئیشەکانیدا ئەنجام بدەن. پازدە، شەوانە تا دەتوانی زوو بخەوە و بەیانیان زوو لە خەوەستە، چکە خەوتنی تەواو دەبێتە هۆی دروستی لە شوجوانی شێوە و ئارامیدان بە دەروون. شازدە، خوێندنی ئاەتەکانی قورئان لە ماڵدا و بە تایبەت لە شەواندا و لە کاتێکدا کە هاوسەرەکەت لە ماڵ نییە، چکە بە خوێندنی قورئان فریشتەکان دەبنە هاودەمت و شەیتان زەفەرت پێ نابات. هەفتە، هەمیشە ڕێزی هاوسەرەکەت بگرە و شانازی پێ بکە بە تایبەت لە بەرچاوی خەڵکیدا. هەژدە، کاتەکانی شەوانە زیاتر بە تەنها بەسەر مەبە بە سەیرکردنی تەلەڤیزیۆن، بەڵکو هەمیشە لەگەڵ هاوسەرەکەتدا پێکەوە سەیری ئەو دیمەنانە بکەن کە هەردووکتان لاتان پەسەندە. نۆزدە، ئەنجامدانی هەموو ئەو شتانەی کە هاوسەرەکەت حەزی پێدەکات تا بتوانیت بەم هۆیەوە زمانێکی هاوبەش دروست بکەیت بۆ ئالوگۆڕکردنی ڕێز لە نێوانتان. 20، هیچ کات بێپرسی هاوسەرەکە لە ماڵەکەتدا مەچۆرە دەرەوە. 21، ئاگا لە ڕێزگرتن و خۆشەویستی باوک و دایک و خوشک و برا و کەسەکانی بێت و تا ئەویش بە هەمان شێوە بێت لە بەرامبەر تۆدا. 22، هیچ کات هیچ شتێک لە هاوسەرەکەت مەشارەوە ئەگەرچی بچووکیش بێت، چونکە ئەگەر شارنەوەی شتە بچووکەکانت لە ئاسایی بێت بە هەمان شێوە لات ئاساییە کە شتە گەورەکانیش بشاریتەوە. بۆیە هەمیشە ڕازگۆ بە، چونکە سوودوەرگرتن لە ڕازگۆیی وەک سوودوەرگرتن لە پارە وایە بۆتان. 23، هەوڵ بدە بۆ هەمیشەیی لە خودی خۆتدا کەسایەتێکی نەرمونیان و خۆشەویستێکی گیانی بەگیانی و هەست و سۆزێکی جوان و پرسۆز بۆ هاوسەرەکەت لە ماڵەکەتدا دروست بکە. 24، ڕۆژانە ئیش و کارەکانی ناوماڵەکەت بەنیو کاتژمێر پێشهاتنەوەی هاوسەرەکەت بۆ ماڵ تەواو بکە، ئەمەش لە کاتێکدا ئەگەر هاتوو هیچ ئیش و کارێکت نەبوو لە دەرەوەی ماڵ، بەڵام ئەگەر کەسێکی فەرمانبەر بووی ئەو کات پێکەوە کارەکانی ماڵەکە ئەنجام بدەن تا پێکەوەش کاتەکانی بوونتان لە ماڵەوە بەسەربەرن. 25، بە هەندێک وشەی سادە و جوان ژیان ڕازاوەتر بکە، وەک بەیانیت باش، ئێوارەت باش، شەوت باش، سوپاسی خوا بۆ سەلامەتیت. 26، تا دەتوانیت لە دەرەوەی ماڵ کەسێکی خۆپارێز بە لە زۆر شتدا، چونکە پیاو هەرگیز ژنی بێشەرم و بێ ئاوڕێ خۆش ناوێت. 27، لە کاتی دەرچوونی لە ماڵدا بەو پەری گەرموگوڕی خواحافیزی لێ بکە و لە گەڕانەوەیدا بەڕوویەکی خۆش و ڕوخسارێکی جوان و گەرموگۆر بە خێراتنەوەی بکە. 28، وە خوێکی جوانی ناوخێزان بەلایانی کەمەوە هەفتەی جارێک سەردانی ماڵی کەسوکار و خزمەکان بکە. 29، هەرگیز بە تەنها مەخەوە دوور لە هاوسەرەکەت هەریەکە و لە شوێنە، چونکە نزیک بوونەوە بەریەکەوتن و خۆشەویستی پترەکات. 30، هەمیشە قسەی شیرن و جوان لەگەڵ هاوسەرەکەت بکە، چونکە قسەی شیرین کلیلی دڵ و خۆشەویستیە. 31، ئەگەر هاتو لەگەڵ هاوسەرەکەت لە بۆ چوونتاندایان لە شتێکدا جیاواز بوون، گەر بڕوای بە بۆ چوونەکەی تۆ نەبوو با بڕیاری کۆتایی لای ئەو بێت.
32 زیادەڕۆیی مەبە لە خەرجدا. هەموو مانگەی گەتی کەمیش بێن بڕێک لەو پارەی دەستان دەکەوێت پاشەکەوت بکە، چونکە ماڵ گەر زیاد نەکات کەم دەکات. 33 حەز لە شتێک مەکە کە لە توانای هاوسەرەکەتدا نەبێت تا هاوسەرەکەت هەست بە کەم و کوڕی خۆی نەکات لەوەی ناتوانێت داواکەت بۆ جێبەجێکات. 34 زیادەڕەوی مەکە لە نازدان بە هاوسەرەکەت ئەگەر نوقمیش بێت لە خۆشەویستیدا، چونکە هەر شتێک ڕادەی خۆی دەربچێت دەگۆڕێت بە زیان. 35 لە کاتی گفتوگۆکردندا لەگەڵ هاوسەرەکەت دەنگت نزم بێت، چونکە پیاو حەز بە دەنجی بەرز ناکات. 36 هەمیشە وەک هاوڕێیەک لەگەڵ هاوسەرەکەت مامەلە بکە لە چوونە دەرەوە و زۆری شتی تردا کە تایبەتن بە خودی خۆت و هاوسەرەکەت. 37 هیچ کاتێک لە بەرامبەر هاوسەرەکەت سەرسام مەبە بە پیاوێکی تر، ئەگەرچی ئەو کەسە کەسێکی دیاریش بێت، وەک هونەرمەند یان کەسە بەناوبانگەکان یان وەرزشوانەکان یان ئەستێرە بەناوبانگەکانی سینەما یان سیاسەتمەدارەکان. 38 هیچ کات نەکەی لە بەرچاوی کەسانی تردا ڕەخنە لە بیر و بۆچوون و کارەکانی هاوسەرەکەت بگری، ئەگەرچی ئەوەی لەو کاتەدا دەیڵێت دوور بوو لە ڕاستی یان جیاواز بوو لەگەڵ بۆچوونەکانی تۆدا. 39 هەمیشە خواردنی خۆش و خوانێکی ڕازاوە بە دەستەکانی خۆت بۆ هاوسەرەکەت بڕازێنەوە لە پێشوازی هاوسەرەکەت دابە، وای لێ بکە کە هەرگیز لە دەرەوە نان نەخوات. جل هەوڵ بدە بەیانی پێش هاوسەرەکەت لە خۆهەستی تا بتوانی کارەکان ئەنجام بدەیت و هاوسەرەکەت بە شێوازێکی ڕێکوپێک بەڕێ بکەیت. 41 ڕێخستنی تاکی کەنتۆڕ و جلەکانی هاوسەرەکەت بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک بکە. 42 گرنگیدانت بە ڕوخسار و جوانیت یەکێکە لە هەنگاوەکانی پێشچوونە ناو پرۆسەی هاوسەرگیری، هەرچەندە جوانی ڕوخسار هیچ ڕۆڵێکی نییە گەرناخیشی لەگەڵ جوان نەبێت. 43 هەوڵ بدە بە هەر ڕێگەیەک بێت مەبەستەکانت بە هاوسەرەکەت بگەێنیت گەرچی بە تەنها ڕوانی نێکیش بێت. 44 کات و بۆنەکانی هاوسەرەکەت لە یاد مەکە، وەک ساڕۆژی لەدایک بوون و ساڕۆژی هاوسەرداری و گەڕانەوەی کەسە نزیکەکانی لە سەفەر. هەمیشە ئەو بۆنانە بۆ بڕازێنەوە و هەوڵ بدە ئەو ساتانەی بۆ تایبەت بکەیت. 45 هەمیشە خۆشحاڵی و سوپاسگوزاری خۆت بۆ هاوسەرەکەت دەربخە لە بەرامبەر هەر شتێکدا کە لە پێناوی تۆدا ئەیکات، ئەگەرچی زۆر بچووکیش بێت. 46 هەمیشە هاوبەشی خۆشیەکانی هاوسەرەکەت بە و ناخۆشیەکانی لەسەر شانی ئاسان بکە، مێهڵە خەفەت لە ماڵی دنیا بخوات، چونکە دڵنیا بن ژیان بەخۆشی و ناخۆشیدا تێپەڕ دەبێت و بە خاڵی کۆتایی دەگات، لەبەر ئەوە مەهێڵە خەم و پەژارە تەنگت پێ هەڵچنێت. 47 ڕێخستنی بودجەی ماڵ بە هاوبەشی هەردووتان بۆ ڕاگرتنی ئەو بودجەیە بە پێی پێویست. 48 هەرگیز ڕابردووە ناخۆشیەکانی بە ئازارەوە بیر مەخەرەوە، هەوڵ بدە لە ڕابردووەکانی تۆش بێگومان تێبگات. زۆر جار ڕابردووەکان یادگاریەکانت زیندوو ئەکاتەوە، بۆیە باشترە کاتەکان بە ڕابردووەکان نەکوژێت. 49 داهێنانی هەندێ وشە و حرەکە و هەڵسوکەوتی تایبەت لەگەڵ هاوسەرەکەتدا کە دەبنە مایەی سەرنجڕاکێشان و خۆشبەختی هاوسەرەکەت لە کاتی قسەکردندا. 50 هەمیشە ئارەزوەکانت بۆ هاوسەرەکەت باز بکە و ئەو شتانەی لە ژیانتدا حەزی پێدەکەن پێی بڵێ، نەکەی لێگەڕەی بێ ئاگابی لەو شتانی هەست و سۆزی تۆ دەبزوێنێ. 51 شەرمکردن تاجی زێرینەی سەری ئافرەتە و پیا و ژنێکی خۆش ناوێت بێشەرم بێت، بەڵکو بە پێچەوانەوە ئافرەتی شەرمینی خۆش دەوێت. 52 هەمیشە گرنگی بە پاک و خاوێنی ماڵەکەت بدە، لە گەرما و چێشخانەوە دەست پێ بکە، ڕازەنەوەی ماڵەکەت لە پاک و خاوێنی و سادەییدا دەبینیتەوە. 53 ژیان پڕە لە گۆڕان، هەوڵ مەدە بە درێژایی ژیانت خوبەکارێکی نەگۆڕەوە بگری، چونکە چێژی ژیان لە هەمە ڕەنجیدایە. 54 لە کاتی دیارنەمانی هاوسەرەکەت لە ماڵەوەدا بە دوای شتە جێماوەکانیدا بگەڕێ و چاوەڕوانی دەرگا داخراوەکەت بە تاوەکو دەگەڕێتەوە، بە زەردەخەنەوە و پرسۆزەوە بە خێراتنەوەی بکە. 55 زیاد لە پێویست تێکەڵ بە ماڵە هاوسێکانت مەبە. 56 پیا و پێویستی بە ڕێز و وەفای تۆیە بۆ کەسوکارەکەی، بۆیە هەمیشە بە زمانێکی شیرنەوە بە تەلەفۆن قسە لەگەڵ کەسوکارەکانی بکە. 57 پەیوەندێکی گەرم و گوڕ و نەرمونیان لە نێوان هاوسەرەکەت و دایکیدا دروست بکە، نەکەی وەکو پەیوەندی خەسوو مامەڵەی لەگەڵدا بکەین. هەرگیز نەبێتەوە کاری لێکدابڕانی ئەو کوڕە لە دایکی، بیر لەوە بکەرەوە تۆش و دایکی تۆش ئەو ڕێگایان نەپێشە. 58 هەمیشە ئاگاداری باری دارایی هاوسەرەکەت بە و هەموو ساڵێک شتی ناو ماڵەکەت تازە مەکەرەوە، بە پێی توانای خۆت ژیانت بگوزارێنە. 59 ئامادەباشی تەواوت هەبێت بۆ ساڵە هەستیارەکانی ژیانت، بە تایبەتی یەکەم ساڵ و پێنجەم ساڵی داهاتوت پێکەوە بڕیاری دروستکردنی منداڵ بدەن، کاتێک هەردووکتان توانە و ئامادەباشیتان هەبوو بۆ پەروەردە و بەخێوکردنی بە شێوەیەکی دروست. 6 بە خوێندنەوەی هەواڵە کتوپڕەکانی ناو ڕۆژنامە و گۆڤارەکان و بەهرەکارەکانی خۆت لە ماڵەوە کاتەکانی هاوسەرەکەت مەکوژە. 61 ئاگاد لە کاتەکانی نووستنی هاوسەرەکەت بێن، چونکە خەو ئارامی بە دەروون دەبەخشێت،
و کەمخەوی دەبێتە هۆی ماندیبوونی حەساب. 62 هاوکاری هاوسەرەکەت بکە لەو شتانەی کە پەیوەندی بە ئیشێکی خۆی یان بواری خوێندنەوە هەیە. ئەگەر داوای لێکردیت هەوڵ بدە لە ئەرکەکانی کەم بکەیتەوە و هانی بدەیت تا سەرکەوتوو بێت. ئەو کات ئەویش هەست بەوە دەکات کە تۆ تا چەندە پەیوەستی بەوەوە. 63 لە هیچ شتێکدا نەکەی بە تەنها بڕیار بدەی و دوای پرسی پێ بکەیت و هەمیشە پێشوەختە پرسی پێ بکە. 64 لە کاتی چوونە دەرەوەت لەگەڵ هاوسەرەکەتدا ئەو پۆشاکەی ئەو لای پەسەندە یان خۆی بۆ کردووی لەبەری بکە. 65 هەوڵ بدە لە کاتی بۆنە ئاهەنگەکاندا خۆت جلوبەرجی بۆ دیاری بکەیت و گرنگی بە شێوازی ڕێخستنی بدەیت. 66 با پەیوەندیەکانت لەگەڵ هاوسەرەکەت پەیوەست نەبێت بە هیچ یاسا و بنەمایەکەوە. 67 هەوڵ بدە داوای یارمەتی لە هاوسەرەکەت بکەیت لە ماڵەوە تا پێکەوە زۆر لە ئیشەکانتان بکەن کە بەمەش زیاتر هۆگری یەکتر دەبن. 68 باشترە هاوبەشی هاوسەرەکەت بکەیت لە کاتی وەرزشکردندا. 69 هەمیشە پشگیر و هاندەری هاوسەرەکەت بە بۆ سەرکەوتن لە کارانەکەیدا کە بەهۆی خوڵێکی ڕاهێنانەوە ئەنجامیان دەدات. 70 زۆر لە بەرچاویدا باز لە سەرکەوتوی هاوسەرەکانی هاوڕێکانت مەکە، هەمیشە هاوسەرەکەی خۆت لە هەموو کەسێک بە سەرکەوتوتر بزانە. 71 هیچ کات مەهێڵە خەفەت لە ڕوودا و شکست و ناخۆشیەکانی ڕۆژانەی بخوات. هەمیشە دڵنەوەی بکە و کارەکانی بۆ ئاسان بکە. 72 ئەنانی و خۆپەرست مەبە لە بەرامبەریدا. 73 هەوڵی گەڕانەوە و بەدەستهێنانی ئەو شتانە بکە کە دڵخۆش و شادمانی دەکات تاوەکو بۆ هەتایی ببنە خاوەنی ژیانێکی خۆش و پڕ ئاسوودە. 74 هەرگیز خۆت لای هاوسەرەکەت بە زۆرێک دەرمەخە کە تۆ کەسێکی لاوازی و لە ئاسیوە و ئارەزوەکانت. 75 هەمیشە بە هاوبەشی لەگەڵ هاوسەرەکەت کەلوپەلەکانی ناوماڵەکەت هەڵبژێرە، چونکە ئێوە بە هاوبەشی لەو ماڵەدا دەژین، بۆیە باخواستی هەردوولاتان ئەو ماڵە خەنجیلانەیە دروست بکەن. 76 ئەگەر کارێک یان شتێکی هاوسەرەکەت زۆر تووڕەی کردی، هەرگیز نەکەی لەسەر ئەو تووڕەیەت مامەڵە و لێپرسینەوەی لەگەڵدا بکەین، چکە بە زیانی خۆت دەشتێتەوە. 77 ڕەچاوی بارودۆخی هاوسەرەکەت بکە، هەوڵ بدە تا دەتوانی کەسێکی ئارام بیت لەو کاتانەی هاوسەرەکەت کەسێکی ساردە لە ڕووی هەست و سۆزیەوە. 78 کەسێکی ڕووخۆش و ئێسکسوک مەبە لای هاوڕێکانت، لە هەمان کاتدا کەسێکی ڕووگرژ و ئێسە قورس بیت لای هاوسەرەکەت، هەمیشە خاوەن کەسایەتێکی گونجاو بە لە ماڵەوە و لە دەرەوەشدا. 79 هەرگیز لە لای هاوسەرەکەت باز لە چیرۆک و بەسەراتەکانی جیابوونەوە مەکە، بەڵکو باز لە پتەوەیەکانی پەیوەندی هاوسەرداری بکە. 80 هەرگیز لە بەرچاوی هاوسەرەکەت هەناسە بۆ سات و ڕۆژە خۆشەکانی ڕابردووی پێش هاوسەردارین لە ماڵی باوکت هەڵمەکێشە. 81 زیادەڕەوی مەکە لە قسەکردن لەگەڵ میوانەکانت، ئەگەرچی هاوڕێشت بن لە کاتێک هاوسەرەکەت دانیشتووە. 82 هەرگیز لە پێش هاوسەرەکەت مەچۆرە گەرمە و تەنها مەگەر خۆی داوای لێکردی. 83 بەبێ زیادەڕەوی شانازی بەگشت کە سوکارەکانیەوە بکە، هەمیشە بەمانە هەڵسوکەوتی هاوسەرەکەت بەرامبەر بە خۆت جوانتر دەکەیت. 84 لە کاتی بانکێشکردنتان بۆ ئاهەنگێک یان بۆنەیەک ڕاستەخۆ پەسەندی مەکە تا پرس بە هاوسەرەکەت نەکەیت و بۆ چوونی ئەو وەرنەگریت، اینجا پێکەوە بڕیار بدەن. 85 پیاو هەرگیز حەز بە زۆر بڵێی ناکات، لەبەر ئەوە زیاتر بە ڕوانینی چاوەکانت قسە لەگەڵ هاوسەرەکەت بکە، نەک بە زمانی قسە، چونکە پیاو هەموو شتێک لە چاوی هاوسەرەکەیدا بەدی دەکات. 86 هەوڵ بدە بەلایەنی کەمەوە ڕۆژەیەک ڕۆژنامە یان هەفتەی یەک گۆڤار بخوێنیتەوە بۆ ئاگابوونت لە هەواڵ و ڕووداوەکانی دنیا. 87 هەوڵ مەدە هەرگیز لە کاتی گیانی بەگیانی و کاتە تایبەتیەکاندا کە هەست بە خۆشی دەکات بەگلەییکردن و داواکردنی شتێک خۆشیەکانی لێ تێک بدەین. 88 لە کاتی سەفەر و شەوان پێش خەوتن خودی خۆتان هەستن بە دڵنیابوون لە داخستنی دەرگا و گرتنەوەی ئاو و غاز و ئەو شتانی جێگەی مەترسین لە ماڵدا. 89 هیچ کات باز لە پرۆژە و بەرنامە تایبەتیەکانی داهاتوتان لای هیچ کەس مەکەن. 90 هەمیشە ئاگاداری ڕوکنەکانی ئیسلام بە تایبەت نوێژ ڕۆژ و هەوڵ بدە تا دەتوانین نوێژەکانت بە جەماعەت لەگەڵ هاوسەرەکەت بکەیت. 91 بڕوا مەکەن بە وتەیە کە هاوسەرگیری گۆڕستانی خۆشەویستیە، بەڵکو پێچەوانی ئەوە ڕاستەکەیەتی، چکە خۆشەویستی ڕاستەقینە هەمیشە دوای هاوسەرگیری لەدایک دەبێت. 92 هەوڵ بدە بۆ منداڵەکانت ناوی گونجاو و نزیک لە ئیسلام هەڵبژێریت. 93 هەرگیز لە قسە و پەیوەندیەکانت لەگەڵ هاوسەرەکەت سارد و سوڕ مەبە، بەتایبەت لە بەرچاوی خەڵکیدا. 94 کۆتایی پشووی هەفتەیەک لەگەڵ هاوسەرەکەتدا گەشتێک بکە بۆ هەر شوێنێک بێت. 95 هاوبەشی بکە لە هەموو ئەو شتانەی هاوسەرەکەت لای خۆشە،
وەک گۆرانیەک یان ڤیدیۆ کلیپێک یان فلیمێک کە زۆر لای پەسەندە. 96 بڕوا مەکەن بەوەی کە هاوسەرگیری وەک کاڵەیەکی کوڵاو پڕ ڤیتامینە، بەڵام هیچ سوودی نییە، بەڵکو بە پێچەوانەوە سوودەکانی لە دەستۆ و هاوسەرەکەتدایە کە تا چەند توانای گونجانتان هەیە پێکەوە. 97 بڕوا بەو بڕیار و قسانە مەکە کە لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا دەردەچێت کە هاوسەرگیری شەڕە. نا بە پێچەوانەوە هاوسەرگیری پەرستش و ڕزقی خوایە بۆ بەندەکانی و تەواوکەری ژیان و نیعمەتە. 98 باس لە خۆشیەکانی خۆت لەگەڵ هاوسەرەکەت لای هیچ کەسێک مەکە، هەمیشە با ژیانی تایبەتیتان نهێنی بێت. 99 بڕوا مەکە بۆی دەڵێن ژیانی هاوسەرگیری چیرۆکێکی ڕۆمانسیە. نا، ژیانی هاوسەرگیری چیرۆک نییە، بەڵکو کارێکی بەردەوامە و پێویستی بە هەوڵ و تێکۆشان هەیە لە پێناو سەرخستنیدا. 100 هیچ کات بە تێپەڕبوونی ژیانە لەگەڵ هاوسەرەکەت و هەزمەکە خۆشەویستی کاڵ دەبێتەوە و بەرەو نەمان دەچێت. نا بە پێچەوانەوە بیر بکەوە و هەوڵ بدە ڕۆژ لە دوای ڕۆژ ژیانێکی نوێ لەدایک ببێت.